شیعەکان دوایین پەیام لەسەر موچە ئاڕاستەی کورد دەکەن. ئەم هەفتەیە بە باش و بەخراپ بۆ موچە یەکلاکەرەوە دەبێت. دواکەوتنی موچەی موچەخۆرانی هەرێم لە 3 مانگ نزیک بۆتەوە. لایەنە کوردیەکان و بەتایبەتیش پارتی تاوتوێی بژاردەی کشانەوە دەکەن لە بەغدا، چونکە بۆیان دەرکەوتووە لایەنە شیعەکان دەستی بە موچە و موچەخۆرانی هەرێم دەکەن و خەریکی کاتکوشتنن. بەپێی زانیاریەکانی تیوار کە لە چەند سەرچاوەیەکی تایبەتەوە دەستی کەوتووە، لایەنە شیعەکان لە 2 ڕۆژی ڕابردوودا پەیامێکیان ئاڕاستەی سەرکردایەتی سیاسی کورد کردووە. ناوەڕۆکی پەیامەکەش تایبەتە بە موچە. سەرچاوەکە بە تیواری ڕاگەیان لایەنە شیعەکان ترسیان هەیە لە کشانەوەی کورد لە عێراق و بایکۆتی هەڵبژاردن، چونکە پرۆسەکە بە یەکجاری تێک دەچێت. هەر بۆیە پێدەچێت ناوەڕۆکی پەیامەکە نەرمی نواندنی تێدا بێت بۆ خەرجکردنی موچە. لەگەڵەوەی لایەنە شیعەکان داواشیان کردووە هەرێم نەرمی زیاتر بنوێنێت لە پرسی ڕادەستکردنی نەوت بە بەغدا. لایەنە شیعەکان بەنیازن ئەم هەفتەیە لەسەر موچە دوایین قسەی خۆیان بکەن کە ڕەنگە چوارچێوەی هەماهەنگی بڕیارێک بدات بۆ ئەم قۆناغا لە بەشێکی داواکاریەکانی بەغدا خۆش بێت لە کورد. سەرچاوەکە دەڵێت دەبێت ئەمڕۆ و سبەینێ چوارچێوەی هەماهەنگی بڕیاری کۆتایی بدەن، چونکە 2 سبەی دادگای فیدراڵی لەسەر موچەی هەرێم دانیشتن دەکات و ئیتر دۆسیەی موچە ئەم هەفتەیە بە باش یاخود خراپ بەلایەکدا دەکەوێت.